سڵاو ئەم کاتتان باش زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ گفتوگۆیەکی پڕ لە زانیاری دەربارەی کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی لەگەڵ مستەر ڕۆگر دەکەین. با ئێستا بە یەکەم پرسیارەوە دەست پێ بکەین. بەخێر بێی. زۆر سپاس. کۆمەڵگەی دیاکۆ چۆنە و لە کێوە دامەزراوە؟ کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی لە ساڵی 2019 دامەزراوە، خوێندن تێیدا بە زمانی ئینگلیزیە. لە چەند بەش پێکاتوە؟ کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی لە بەشی باخچەی منداڵان و بەشی بنەڕەتی و بەشی ئامادەی پێکاتوە. دەتوانیت هەندێک زانیاری زیاترم پێ بدەیت کە؟ بەڵێ بە دڵنیاییەوە بەشی زانستی و ئەکادمی ساڵانە پلانێکی یەکجار تۆکمەدادنێ بۆ ئەوەی قوتابیان بە باشترین شێوە سوود لەوانەکان وەربگرن و بەرەو پێشەوە بڕۆن. ئایا چالاکی و گەشتی خۆشی ئەنجام دەدرێت لە کۆمەڵگە؟ ئەوە یەکێکە لە بەشە هەرە گرنگەکانی کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی. ساڵانە چەندین گەشتی تەرفیهی بۆ ناو شاری هەولێر و دەوروبەری و ناوشاخەکان ئەنجام دەدرێت بۆ شوێنە مێژوویەکان بۆ ئەوەی قوتابیان زیاتر ئارزوی خوێندن بکەن لەم کۆمەڵگا پێشکەوتووە. ئەی سەبارەت بە چالاکیتر لە کۆمەڵگە؟ ساڵانە گەورەترین میوانداری ڕێک دەخرێ لێرە قوتابیانی خۆشەویست چالاکیەکانیان لەسەر شانە و لە تەواوی کۆمەڵگا پێشکەش دەکەن بە ئامادەبوونی دایک و باوکانی بەڕێز. دوای چالاکیەکانیش قوتابیان و دایک و باوکان و ستافە جوانەکەی کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی لەسەر مێزی ڕێز و خۆشەویستی کۆ دەبنەوە و خوانێک بەیەکەوە دەخۆن و ڕۆژێکی لەبیر نەکرا و لە بیرەوەری هەمووان تۆمار دەکەن. ئایا پانێڵ و پۆدکاست و ئەم بابەتانە لە قوتابیانی خۆشەویست ئەنجام دەدرێن؟ وەکو تاکە ناوەندێکی پەروەردەیی، ینی تاکە ناوەندی پەروەردەی بوون کە پۆدکاستمان بۆ قوتابیانی خۆشەویست دروست کرد. قوتابیان زۆر بە ئازادانە بابەتەکانیان لە پۆدکاستەکان دەخەنە ڕوو و هەروەها بەشێکی کێمان هەیە ساڵانە پانێل ڕێک دێخین لەسەر بابەتێکی دیاریکراو. ساڵانە قوتابیان زۆر بە ئازادانە پانێلەکانی خۆیان ئامادە دەکەن و لەسەر شان و پێشکەشی دەکەن و وتوێژ لەگەڵ یەکتری دەکەن بە زمانە جیاوازەکان. هەنگەکانی دەرچوونی بەشی باخچەی منداڵان و پۆلی 9 پۆلی 12 چۆنە؟ ساڵانە لە بەشی باخچەی منداڵان ئاهەنگی دەرچوونیان بۆ ساز دەدرێ بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و دایک و باوکانش ئامادە دەبن و پۆلی نۆش بە هەمان شێوە ئاهەنگێکی ناوازە و جوانیان بۆ ڕێک دەخرێت. دەتوانین هەندێک زانیاریمان پێ بدەیت لەسەر پۆلی 12؟ بەڵێ بە دڵنیاییەوە بۆ ساڵی نوێی خوێندی 2026-27 یەکەم گروپی کۆمەڵگای دیاکۆی ناحکومی دەبنە پۆلی 12. بە دڵنیاییەوە گەورەترین ئاهەنگی سەرکەوتنیان بۆ دەجێڕن بۆ چونکە باشترین ستافی مامۆستایان بۆ ئامادەکراوە سەرکەوتوو دەبن ئینشاءڵڵا. ئەی سەبارەت بە پلانی ساڵی داهاتوو بۆ کۆمەڵگا چۆنە؟ بەهۆی ئەو سەرکەوتنە گەورانەی لە ساڵانی ڕابردوو بەدەساتوە بۆ ساڵی نوێی خوێندنی 2026-2027 کۆمەڵگا بڕیاری داوە گەشەی زیاتر بە کارەکانی باڵەخانە بدە و پێشوازی لە قوتابیشکی زیاتر دەکات لە ساڵانی ڕابردوو. بە دڵنیاییەوە هەموو منداڵانی شاری هەولێر و کوردستان هەلی ئەوەیان هەیە لەو کۆمەڵگا پێشکەوتووە بخوێنن بۆ بنیادنانی داهاتوو خۆیان لە بۆ کورد و کوردستان. زۆر سپاس بۆ ئێوەش. هیوادارم سوتان وەرگرت بێت و زانیاری زیاترتان سەر کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی وەرگرت بێت. زۆر سپاس.